رول سروکاتی هرم کردستان چه بو واگراندناتی هیوید که این کو او دست پیکا رونشنا جناب سروکی حکومت و جناب جگیر سروکی حکومت ببیت دست پیکا ایجابی و او خلافات طیبی نچاره سر کردن و جناب سروکی هرم کردستان هج دست پیکا آن خلافا پیام جناب آن او بویا کدوید ریکا دیالوگی به اختیار کردن و چه ریک درست نینه و هر چند اگر ریا تأخیر جی ببید بله اخیر ریا درست تر او کدوید او به اختیار کردن جی خوشحالی ما یک او پنگا و گواش چوینه پیش و سروکات یا حکومت جوک ایجابی های و هم چهارت گن کو هفتی و بید کمبونت انجمن وزیران آسایی ببنه و همی پیکاتت حکومت تدا بجدار ببن و ببیت دست پیکه کو اوش ببیت ری خوش کرنک به هنده کو حل بجارتنیش وقت خدا به نکرن و هرم کردستان او احراج قانونی یا کل تأخیر انتخابات و چه بوش و احراج بدر کرد. ڕاستە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان چەندین قۆناغی جیاجیای بەخۆی بینیوە لە نەوەتەکان و لە پێش 2003 و دوای 2003 و ئەوەی کە دەبینین بەڕاستی چ لە ئاستی نێودەوڵەتی چ لە ئاستی هەرێمی پەیوەندیەکان لە ئاستێکی باشن مەجای باشترکردنی هەیە بەڵێ مەجای باشترکردنی زۆرەیە بەڵام ئەوەش بەدی دەکرێت کە شاندی بەرزی وڵاتان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن سەرۆک کۆمار قەداسەتی پاپا سەرۆک وەزیران وەزیران هەر لە هەفتەی ڕابردوو وەزیری بەرگری ئیتالیا جێگری وەزیری ئەمریکا ئیدەرەوە و دوو وەزیری ئەڵمانیا و شاندی تریش لەو نزیکارە بڕیارە سەردانی هەرێم کەم و هەمان شێوەش سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە وڵاتانی جیاجیا پێشوازیان لێ دەکرێت هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بەڵام جێگە و پێگەی سیاسی و استراتیجی لە ڕووی بەشێکە لە ئەمنی ناوچەکە و دۆزی کوردیش بەڕاستی یەکێکە لەو دۆزانەی کە لە 20 ساڵی ڕابردوو توانیتی عاتفێک ڕابکێشی بەرەو لە ناو کۆمەڵگای نێودەوڵەتی و بە تایبەتیش باوەشکردنەوەی لە بۆ ئەو هەموو ئاوارە و دەربەدەرانەی کە ڕویان لە هەرێم کرد ئەوەش یەکێک بوو لەو شتانەی کە هەمیشە کۆمەڵگای نێودەوڵەتی دەستخۆشی لە هەرێمی کوردستان دەکات. ئەو سکاڵانە چی لەهاتن لەبارەی پەرلەمانی کوردستان کە تۆمارکردن بۆی پەرلەمانی کوردستان ماوەتی تاجیل کراوە محکەمە مخاتبەی کۆمیسیۆنەکە چکەگەر ئەو بڕیار بدا کە ئەو دانیشتە ناشەرعی بوو بۆ درێژکردنەوە دەبێ بڕیاری هەڵبژاردنیش بداخۆ ئەوەشی کە کۆمیسیۆن کاراکاتەوە پەرلەمانە باشە تۆ ئەگەر دان بەو پەرلەمانەی کۆمیسیۆنێکت نابێت بۆ ئەوەی کە لەگەڵ کۆمیسیۆن تەنسیق بکەن کە هەڵبژاردنەکە چۆن بکرێت ماوەکەیان درێژکرێت تا ئەو کاتی جوابی کۆمیسیۆن وەرەگرنەوە. نوکە پەیوەندیت هەرێمی و ئەمریکا چ ئازدانە حالیان و جەناب وەسەد والله قالك باشا تقريبا حفتك بيشنها باربرا ليف ياري ددري وزير الدرفي أمريكا هات كردستان سردانا وقالك يا مهم بو وكو دجي أمل واشنطن وكنو نرايتي ما تشكي شنين القل وزارة الدرفة وزارة برقري كوتش كاسبي يعني تقريبا روجانا ما بيوندي هي القلوان وما قال لك دوستي هي الإدارة جو بايدن قال لك دوستت مهننا كونغرس أمريكا جي قال لك دوستت مهننا قليلا هلا كان الانترنت جدا كلا سرباريا ويكلا هرين بعراق تشي لم هو واتشتان كدو واشتر كردن هلا كان انترنت لكردستان وبتايبد لكابيني نويام 20% نرخكي هرزان تركرا و زیاتر لە 300% بابرە خێراتر بووە ئەمڕۆ لە کوردستان ئەو پاکیجانەی کە هەیە پاکیجی لە هەموو عێراقدا هەرزانترن و لە وڵاتانی دراوسێش هەرزانترن. ڕاستە بژن شاندی ئیرانی بەشداری نەکرد لە بەرهەندێک و ئۆپۆزیسیۆن ئەوان لێرە ئامادەبوون هەبوو براستي تاتي دعوات كنا بس من نديت الناس مشغولة مراسم من نديت نهزون بلكي بس من نديت ايوا كاري تشكداري دكان يان هر لنا خاكي عراق دا ياخذ كاري تشكداري ايوا لنا خاكي ايران دا نا ما هر سكاري تشكداري لنا خاكي لنا ايران جدانا كاين ما كاري دبلوماسي و بيوندي او شتانا كاين بەتایبەتی زۆرتر ئەو کاری سیاسی لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بەو ڕاپەڕین و مانگرتنانەی کە خەڵکی کورد لەلایەک و
خەڵکی ئێران بەگشتی لەلایەک دژی کۆماری ئیسلامی دەستیان پێ کردو. هەرێمی کوردستانی چ شار لە ئێواکە کە لە نێو خەڵکی هەرێم دانەمێنن لەگەڵ ئەوانش لەو توێژداین. هەست بە مەترسی دەکەن لە ناو خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە هەمیشە هەست بە مەترسی دەکەین نەکەر ئێستا هەمیشە وەختێک ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی لە دژایەتی داین تەبیعیە هەمیشە هەست بە مەترسی دەکەین.